ژنێک هۆکاری شکستەکانی ڕیال مەدریدە و مایک تایسۆنیش گوێ بە ژن و منداڵەکانی نادات. سڵاتان لەبێت. بەلاش نییە ئەم ماوەیە ئاستی یانەی ڕیال مەدرید خراپ بۆ و چەند یاریەکی بەسەریەکەوە دۆڕاندووە. ئەمە هۆکارێکی هەیە و بەشێکی هەندەرانی ڕیال مەدریدیش لە ئیسپانیا دەڵێن لەو ڕۆژەی کیم کارداشیان ئەستێرەی تەلەڤیزیۆنی ئەمریکی سەردانی یانەکەی کردووە بووەتە بەڵاو بەدبەختی و تیپەکە تووشی شکست لە دوای شکست دێت. ئەو هەندەرانە دەڵێن تەنانەت ڤینیسیۆس جونیۆریش هەر بەهۆی کارداشیانەوە خەڵاتی باڵۆندۆری لەدەستە. قسەی هەندەرانی مەدرید هەر لە خۆڕان نییە و تەجروبەیەکیان بینیوە. پێشتر یانەکانی ئارسناڵی ئینگلیزی و پاریس سان جەرمانی فەڕەنسیش هەمان وەزعیان بەسەردا هاتووە و هەرکە ئەو خانمە کە ماوەیەکی زۆرە بەناوبانگە سەردانی کردوون یەکسەر بەدبەختی ڕووی تێکردوون. کارداشیان لە مانگی ئابی ڕابردوو سەردانی یانەی ڕیال مەدریدی کردو وێنەی لەگەڵ ئەستێرەکانی تیپەکە گرت و هەندێک لە ناو یاریگەی سانتیاگۆ خۆی بادا. ئیتر تا ئێستا بەدبەختی ڕووی لە یانەی شاهانە کردووە. وا دیارە نەیمار وا بە ئاسانی واز لە یانەی هیلال ناهێنێت و تیمی میدیاکانی یاریزانەکە ئاشکران کرد نەیمار تا کۆتایی گرێبەستەکەی هەر لە یانەکە دەمێنێتەوە. نەیمار پێکان لە دوای پێکانی توش دەبێت و هەفتەی ڕابردوش پێکانێکی نوێی توش بوو بەم هۆیەوە تا کۆتایی ئەمساڵ یاری ناکات. دەنگۆی ئەوە زۆر بوو یانەی هیلال لە نەیمار بێزار بوون و دەیانەوێت بەڕێ بکەن. تەنانەت میدیای بەرازیل باسییان کرد یانەی هیلال لەگەڵ نەیمار بەڕێکەوتن گرێبەستەکەیان هەڵوەشێننەوە، بەڵام یەکێک لە ئەندامانی تیمی میدیای نەیمار بە ناوی دای کریسپۆ بە ڕۆژنامەی ڕیاضیەی سعودیەی وتووە نەیمار تا کۆتایی گرێبەستەکەی هەر لە هیلال دەبێت و ئەم هەواڵانەی باس لە ڕۆیشتنی دەکەن لە سعودیا ڕاستنی. ڕۆژنامەی کلۆبۆی بەرازیلیش بڵاوی کردێتەوە نەیمار ئێستا لە بەرازیلە و چارەسەر وەردەگرێت لە سەرەتای ساڵی 2025 دەگەڕێتەوە یاریگاکان. مایک تایسۆنی بۆکسێنەری بەناوبانگی ئەمریکی ڕۆژی 15 ئەم مانگە یاریەکی بەهێزی بەرامبەر جیک پۆلی بۆکسێنەر هەیە کە تەمەنی 30 ساڵ لە تایسۆن بچووکترە. ئەمە یەکەم یاری پیشەگەرانەی تایسۆن دەبێت دوای 20 ساڵ لەو یاریەی کە بەرامبەر کیڤن ماکبراید دۆڕا. هەرچەند تایسۆن 4 ساڵ لەمەوبەر یاریەکی نمایشسازی بەرامبەر ڕۆی جۆنز جۆنیۆر ئەنجامدا. ئەوەی کێشەیە بۆ تایسۆن منداڵەکانیەتی کە ترسیان لە باوکیان هەیە شتێکی بەسەر بێت چونکە تەمەنی 58 ساڵە. لەم بارەیەوە تایسۆن دەڵێت منداڵەکانم دەیانەوێت وەک پیرە پیاوێک لە ماڵەوە دابنیشم، بەڵام ئەوان نازانن چونکە من زۆر بڕوان بەخۆم هەیە و ئەوان خۆیان نازانن چۆن شەڕ بکەن و بجەنگن. تایسۆن کە 6 منداڵی لە 4 ژن هەیە لە پۆدکاستێک داوتی پێویست ناکات ژن و منداڵەکانم بۆ من بەپەرۆش بن چونکە من دەزانم چی دەکەم و منیش هەروەها ئەوان لە کاتی یاریدا لەبیر ناکەم. لە کۆتاییدا هۆکاری تووڕەبوونەکەی ئەلێکساندەر ئارنۆڵد لە یانەی لیڤەرپوڵ ئاشکرا بوو. ناکۆتیەکە لەسەر پارەیە. میدیاکان باس لەوە دەکەن ئارنۆڵد داوای زیادکردنی موچەکەی دەکات و لیڤەرپوڵیش بەمە ڕازی نییە. گرێبەستی یاریزانە ئینگلیزیەکە لەگەڵ لیڤەرپوڵ لە کۆتایی ئەم وەرزەدا کۆتایی دێت. بەرپرسانی یانەکەش ماوەیەکە بەجددی هەوڵی ئەوە دەدەن گرێبەستەکەی نوێ بکەنەوە، بەڵام تا ئێستا ڕێک نەکەوتون. ڕۆژنامەی زستانی بەریتانی دەڵێت مانەوەی ئەو یاریزانە لە ئانفیلد ڕۆژ بە ڕۆژ کاڵتر دەبێتەوە و یانەکە ئامادە نین ئەو بڕەپارەیە وەک موچە بدەن بە ئارنۆڵد کە داوای دەکات. ئەمەش یاریزانەکەی تووڕە کردووە. پێشتر دەنگۆی ئەوە هەبوو ڕیال مەدرید دەیەوێت ئارنۆڵد بباتە ڕیزەکانیەوە بە تایبەتی گرێبەستەکەی لە کۆتایی ئەم وەرزە کۆتایی دێت و ئەو کاتەش بەبێ بەرامبەر ڕوودەکاتە مەدرید و هیچ بڕەپارەیەک بە لیڤەرپوڵ نادرێت. چاوەڕوان دەکرێت لە مێرکاتۆی زستانی داهاتوودا ئارنۆڵد لەگەڵ لیڤەرپوڵ یەک لای ببێتەوە. کاتێکی خۆش.